بەهۆی کەوتنەوەی ئاگرێک کارگەیەکی ماز لە شاری هەولێر بە تەواوەتی سوتاو خاوەنەکەشی زیانەکەی بە بڕی 25 ملیۆن دۆلار مەزەندە دەکات و نیگەرانیشە لە تیمەکانی بەرگری شارستانی بەوەی دوای دوو کاژێر ئینجا هاتوونەتە شوێنی ڕووداوەکە. لە دەوری سعات 2 بۆ 2 بۆ ئاگر تێبەر بوو ینی سوتا پەیوەندیمان بە هەریقەوە کرد بەس بەداخەوە ڕاستی ینی بڕای تاخیرات یعنی ئەگەر بڕای زووتر بەهات بەڕاستی ئەو کارەسەر ڕوو نەدەدا بەڵام نێزیکەی ڕۆژانە تقریبا 450 تن شیر ماست بەرهەمان دەهێنا نێزیکی تقریبا 200 تقریبا حتا 250 عائلە عایدی ئەو معاملە بوو ئاگرەکەش تقریبا 3-4 ساعتی خۆیان بەڵام بەداخەوە ینی ڕاستی هەریقەکە زۆر تاخیرات ئەگەر بڕێک زووتر بهات بە ینی ئەو کارەسەر ڕوو نەدەدا. بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێریش هۆکاری دواکەوتنی تیمەکانیان دەگەڕێنێتەوە بۆ جەنجاڵی شەقام و دووری کارگەکە لە سەنتەری شاری هەولێر. تیمەکان دەرچوون بەرەو شوێنی ڕوودا بەتەکید ئەستەمی شەیە لە ڕێگەبانەکان زۆر مەزبوط نییە لە مەرحەلەی تامیرکردنە ئۆتۆمبیلەکان بەتاکید کەمک تاخیر دەگەنە شوێنی ڕوودا بە پێی زانیاری سەرەتایی هۆکارەکان بۆ تەماسی کارەباییە زانیاری سەبارەت بە زەرەر و زیانەکان ناتوانین لە ئێستاوە تەخمین بکەین تاکو لێژنەی تایبەت ڕەوانە دەکەین. زیاتر لە 400 کرێکار لەو کارگەیە کاریان دەکرد کە زۆربیان خەڵکی ڕۆژئاوە و باکووری کوردستان بوون بەڵام ئەوەی کرێکارەکانی زیاتر دڵگران کردووە سوتانی پاسەپۆرتەکانیانە. ئەم 3 ساڵ نیڤەل بێ دەرکی عیش دکن ئەبقى نەفەرێ گەل من هەموو بێ دەرکی عیش دکن هەموو الآن معمر شەوڵتیەتی کەس نزانێ هەرێ کون درێ یعنی وێشێ کو درێ ئەنە معمر شەوڵتیە و باژارێ خۆ دەرکەتی هاتی دەرێ ئەو کوردستان هەموو باژارەیەکیە بەس ئەولا چێتر بووژمەرە گەلمە گەلێکی باش بووە. بە گوتەی خاوەنەکەی کارگەکە لە توانایدا هەبوو لە سەداسی بەرهەمی ناوەخۆی باشوور و ناوەڕاستی عێراقدا بین بکات کە ڕەنگە لە دوای ئەو ڕووداوە کێشەی کەمی ماست و بەرهەمە شیرەکان دروست بێت. ئەمە کارگەی ماستی مێرسینە کە زیاتر لە 4 کاژێرە ئاگری گرتووە و تاوەکو ئێستاکە تیمەکانی بەرگری شارستانی نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتڕۆل بکەن کە ڕەنگە بە کۆنتڕۆل نەکردنی ئاگرەکە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە کاریگەری خراپی هەبێت لەسەر ژینگەی پارێزگای هەولێر. سیدا لەشکری ڕووداو هەولێر.